سەرباری ئەمەش هاتنە سەر خیانەتێکی زۆر گەورە کارەساتێکی زۆر گەورە کە لە 1950 کوردستانیان بەبێ تەقە تەسلیم بە تاغوتانێک کرد کە بەعس لەوان شەریفترە. بەخوا قەسەم ئەمڕۆ گوێم لە شتێکی خۆمە گرتەوە، سەیرم کرد ڕقمێکی زۆر ئەم شتەی من گوێگرنەوە. یەکێکیش بۆی ناردبوومەوە ساڵی 2007 من قسە ئەەکەم لەگەڵ یەکێکی وەکو سەردار جاف کە خەیاڵ پڵاوانە ئەڵێ کوردستانی گەورەش دروست کوردستان دروست دەکەین و تکریتە گرین و مۆسڵە گرین و بێجی دێتە ژێر دەستمان و بێجی کە گەورەترین مەسفای نەوتی لێ لە عێراق. گوێم لەم خەیاڵ پڵاوە گرتووە و لە 2007 تا جوابیم داوەتەوە کەوتومە دێنەوە سەرتان کەرکووکتان لە دەست دەچێ ئەمریکا دیفاعتان لێ ناکە ڕەش و ڕوت و قوتەکەونە ئەو مەیدان. خۆ من غەیب نازانم، من شەرۆک و شیکارێکی سیاسی ئێستاش ئەیڵێم ئەو 2007 2027 ئەو ساژوتم من مردوو ئێوە زیندوو بەڵام واجارە زیندوو ئێستاش ئەیڵێم و جۆی لێ بگرنەوە 2027 ئەگەر خۆتان نەگۆڕن لە ئێستاوە بەخوا قەسەم 2027 ئەوەندە زەلیلە بن لەو حەماڵەی بەربەلەدێی یا مەیدانی بەغدا زەلیلترە بن کە بە شڕواڵەکەشیەوە ناهێرێ بگەڕێ. بەخوا لەوە زەلیلترە بن کە لە بەرچاخانەی کیندیە خەڵگە ڕۆگاڵتەیان پێک. خەرچاخانەی کیندی زۆر مەشهورە کە هی کوردەکانەوە 56 ساڵە کورد لێ یەکێ جنێوەکت پێ بدا بە عەرەبی تۆ بە کوردی جواب بدەیت و خەڵگە هات لەسەر یە کردیت. ئەوە نەما ڕۆی